بەناوی خۆی گەورە لە هەواڵ و کاردان و وێبتیڤیستاندەر لەگەڵتانم. ژیان و تەندروستی هاوڵاتیانی کوردستان لە بەردەم مەترسێکی ئاشکرا و گەورەیە ڕایگشتی لێ ئاگادار دەکرێتەوە، وەک چۆن کاری قاچاقچێتی و گەندەڵی زۆرینەی بوارەکانی ژانی خەڵکی کوردستانی گرتوتەوە، ئێستا لە ئاستێکی باڵاتر مەترسی کەوتۆتە سەرژانی هاوڵاتیان کە ڕاستەوخۆ هەڕەشە لە تەندروستی خەڵک دەکات. ئەویش لە ڕێگەی هاوردەکردن و بەرهەمێنانی بنزین و گازوایلی کوالێتی خراپ. بە گوێرەی راپۆرتێکی پەرلەمانتار عەلی حەمەد ساڵح و کۆمەڵێک پسپۆڕی کیمیایی، ئەو بەرهەمانە بەهۆی خراپی کوالێتیان مەترسی گەورەیان بۆ سەرژانی هاوڵاتیان دروست کردووە. زانیاریەکان ئەوە پشتڕاست دەکەنەوە کە ئەو گازوایلانەی بە تنبێل و مۆلید ئەهلیەکان لە کوردستان بەکاردەهێنرێن هیچیان گازوایلی ڕاستەقینەنین، بەڵکو لە ڕێگەی تێکەڵکردنی چەند بەرهەمێکی تر تایبەتمەندی نزیکراوەتەوە لە گازوایل کە مەترسیدارن و هۆکارن بۆ بڵاوبوونەوەی شێرپەنجە. ئەوە لە کاتێکدایە تەنها لە ناوگەڕەکەکانی سنتەری هەولێر زیاتر لە 1000 مۆلدی ئەهلی هەن، زیاتر لە 400,000 ئۆتۆمبیلی بارهەڵگریشان کە بەشێکی بەرچاویان گازوایل بەکاردەهێنن. هیچ ستانداردێکیش نییە بۆ ئەوەی گازوایلی کوالەتی بەرز بەکاربهێنرێت. بە گوێرەی داتاکانیش ساڵانە لە هەرێم بەردەوام ژمارەی توشبوانی شێرپەنجە بەرز دەبێتەوە. بۆ نمونە لە ساڵی 2016 5,000 توشبوو تۆمارکراوە، بەڵام لە ساڵی 2020 ڕێژەکە 1200 کەسی بۆ زیاد بوو. ئاماری توشبوون بۆ 6293 کەس بەرز بۆتەوە. بە گوێرەی بۆ چوونی چاودێرانی بواری تەندروستی ئەگەر دۆخەکە بەو شێوەیە بڕوات، ساڵانی داهات و ئامارەکان زۆر خێراتر بەرەو هەڵکشان دەچن. جێی باسە پەرلەمانی کوردستان بۆ ڕێگری لە هێنانی بنزین و گازوایلی کوالێتی خراپ ئێستا تاوتوێ پرۆژە یاسای هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتەکان لە هەرێمی کوردستان دەکات کە بە گوێرەی پرۆژە یاساکە پێویستە ڕێگری بکرێت لە هێنان و بازرگانی بە بەرهەمی سوتەمەنی کوالێتی خراپ. بەڵام بربەستی بەرچاو لە بەردەم پرۆژەکە دوای دەرچوونیشی تێوەگڵانی بەرپرسانی حیزبی و دەستڕۆیشتووە لەو بازرگانیە کە بۆ سوودی خۆیان ئامادەن شەهر بڵاو بکەنەوە و مەترسی گەورە لەسەر ئاسایشی ژیانی خەڵک دروست بکەن و ڕێگریشیان لێ ناکرێت. بەخواتان دەسپێرم.